گۆرانی بێژێکی ئۆپێرا لە باڵکۆنیەکەی خۆیەوە کەرەنتینیە و گۆرانی دەڵێت ئەوە بۆ ماوەی 2 هەفتەیە تێکڕای فەڕەنسا لە ماڵەوەن و شوێنە گشتی و شەقامەکان چۆڵن. گۆرانی بێژە ئۆپێرایەکە ستیڤن سێنشاڵ دانیشتووی پاریسە، ئێستا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەوادارێکی زۆری هەیە و هەڵایەکی زۆری ناوەتەوە بەهۆی ئەوەی لە ڕێی پەنجەرەی باڵەخانەکەیەوە گۆرانی بۆ دراوسەکانی دەڵێت، بە تایبەتی سرودی نیشتیمانی فەڕەنسی. بۆ من بەڵگەیە کاتێک سەبارەت بە دەربڕینی خۆشەویستی دەدوێن گرنگە. ئەم ڤایرۆسە جیهان و هیواکان دەگۆڕێت، هەمومان پێویستمان بە بایەخ پێدان و خۆشەویستیە. وەک مۆسیقایەک لە کەرەنتینەوە، ئەو گۆرانی بێژە کاتێکی زۆری لەبەردەستدایە لە ماڵەکەی خۆیەوە گۆرانی بۆ خەڵک بڵێت. دەسەڵاتدارانی فەڕەنسا فەرمانیان دەرکردووە تا هەفتەیەکی دیکەش کەرەنتینە بەردەوام دەبێت. ئەم گۆرانی بێژە ئەو گۆرانیە ئاسان و بەنێوبانگانەی هەڵبژاردووە کە زۆر ئاسان و بەنێوبانگن وەک گۆرانی لە شوێنێک لە شوێنەکاندا کە هی باربارە سترایسندە. هەڵبژاردننی ئاوازەکان وەک لامۆر بە مەبەست بووە کە دەڵێ ڕەنگە ئاسمان هەڕە بکات و زەوی بکەوێت. ئێستا ڕێک لەو وەختەدای کاتێک ژمارەی گیان لە دەستانی ئیتالیەکانم بیست یەکسەر گۆرانی کارۆسۆم بیرکەوتەوە کە هی لۆسیۆدالایە. هەڵبژاردننی ئاواز و گۆرانیەکان بەمەبەست بووە بۆ ئەوەی وێنای ئەو کاتە نامۆیانەمان بۆ بکات. یەکێک لە گۆرانەکانی لە هێمینا مۆرەوە وەرگرتووە لە دانانی ئیدیس بیافە کە ڕێک بۆ ئێستا دەبێت لە کۆپلێکدا دەڵێت ئاسمانی شین هاڕە دەکات و زەوی دەکەوێت. لەبەرەوەی بە سۆزم بارودۆخەکە کاریگەری تێکردم، بە خەیاڵمدا زۆر سروشتیات کاتێک گەڕامەوە ماڵ وتم باشە ئێستا لێرەم دەتوانم چی بکەم، ناتوانم بڕۆمە دەر یا بجوڵە. زۆر دیار بوو ئیتر دەبێت ئەمە بکەم. یەکەم جار بیرم کردەوە ئیتر گۆرانی مارسێلێسم لە پەنجەرەکەەوە گوت. هاوڵاتیانی فەڕەنسا وا ڕاهاتوون کە گوزارش لە خۆیان بکەن لە ڕێی پەنجەرەی ماڵەکانیانەوە وەک هەماهەنگێک لەگەڵ یەکتریدا و شەڕدژی ئەو ڤایرۆسی کۆرۆنایە. هەموو ئێوارەیەک درنگانێک تا شەو بە چەپڵە و گۆرانی و مۆسیقا کات بەسەر دەبن.